بەڵێ بینەرانی بەڕێز هەر سەبارەت بە لەسکرکێشی تورکیا کە پەرلەمانی عێراق ئەمڕۆ لە کۆبوونەوەی خۆیدا بڕیاریان دەرکردبوو دەچینەوە باشووری کوردستان و لەگەڵ ئەندام پەرلەمانی عێراق لەسەر لیستی یەنەکە ڕێبوار تەها قسە دەکەین. بەڕێز ڕێبوارم کاتت باش؟ باوتان لەبێ مکاتیەوە باشتر. بەڕێز ڕێبوار ئەمڕۆ لە کۆبوونەوەی عێراقدا چی گوزەراوە سەبارەت بە بڕیاری لەشکرکێشی تورکیا؟ ئەکید هەموو نەزانن و لای دەرابتانیش ڕوونە کە تورکیا لە ماوەکانی ڕابردوو لە ساڵی 90ەوە بە تەواوەتی خاکی کوردستان و عێراقی بەزاندووە و معسکرات و شوێنانە دروست کردووە و زیاتر لە دەب عسکەر و ڕەبایی لە نێو خاک کوردستانە هەیە لە دەوروبەری شاری دوهۆک و مووسڵ. بەڵام لە دوای هاتی داعش بۆەوە ساوەتەوە هێزێکی جلهێز چەک و تەقەمەنی و لە سەرباز تورکی ڕەوانەی عێراق کردووە کە لە دەوروبەری شاری مووسڵ کۆبوونەتەوە و هێزە بە بیانی شەڕی داعش هاتوون. بەڵام لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بە هیچ بەشداریان لە هیچ شەڕێک لە شەڕەکانی داعش نەکردووە و لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بە هیچ شێوەیەک یارمەتیدەری سوپای عێراق نەبوونە، یارمەتیدەری هێزی پێشمەرگەی کوردستان نەبوونە لە شەڕی داعش و یارمەتیدەری ئاوارەکانمان لە خوشک و برایانی یەزیدیمان کە کاتێکە هێرش کرایان سەریان یارمەتیدەریان نەبوونە. بۆیە ئەم بوونی ئەم سوپایە لەو ناوچەیە خۆی لە خۆی گومانە و دیارە بۆ مەرانێکی ئەقلیمی و پلانێکی گەورەی تورکیا و پێشووتنی عوسمانیەکان جارێکی کە دەیانوێت سەر هەڵداتەوە. بەداخەوە لە ماوەکانی ڕابردوو پەرلەمانی تورکیا لە دانیشتەکانی خۆیاندا دەنگیان لەسەر ئەوەداوە بۆمانەوەی ئەم هێزە و شەرعیت و قووەتی قانونیان داوە بەمانەوەی ئەم هێزە لە خاکی عێراق کە ئەمە بەزاندنی سیادی عێراقایە. بۆیە ئەمڕۆکە پەرلەمانی عێراق لە دانیشتنی ئەمڕۆکە و فراکسیۆنەکان و لە نێوشان فراکسیۆنە کوردستانەکانیش بەڕاستی و لە نێوی ئەو فراکسیۆنە کوردستانەکانیش فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان جەختمان لەسەرەوە کردووە کە ئەم هێزە بوونی ناشەرعیە و وجودی لەو منطقەیە بۆ مەرامێکی تایبەت بۆ وڵاتە هاتووە بۆ شەڕی داعش نەهاتووە و کرایە ئەجندەی دانیشتنی ئەمڕی پەرلەمانەوە و مناقەشەی لەسەر کرا. بۆیە خۆشبەختانە دەنگی لەسەر درا کە دەنگی لەسەر درا کۆمەڵێ بڕیار پەرلەمان پێی دەرچووە و ئەو بڕیارانە دیارە حکوومەتیش وەلایەنەکانش ئیلزامەکە ئەگەر پێویست بکات لە 7 ساڵ خۆی پێگاتووە هەموویتان بۆ بخوێنەوە. بەڵێ ئەی لە داهاتوودا یعنی ئەمڕۆ دەنگدانی لەسەر کراوە لە داهاتوودا چی دەکرێت یاخود بڕیاری جدی دەکرێت لەسەر دەرکردنی ئارتەشی تورک؟ بەڵێ سرا قەرارەکان ئەوەیە ڕەفزی قەراری پەرلەمانی تورکیا بۆی یان هاتنەوەی ئەو هێزە بۆ ناو خاکی عێراقا و حکوومەتی ئیتیحادی هەڵبسێ بە بانگەشتکردنی باڵێزی تورکی لە بەغدا و مزەکەرەیەکی احتیجاجی تسلیم بکرێت کە لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە کە ڕەفزی تەواجودی ئەو هێزە بکات لە نێو خاکی عێراقایە و هەروەها حکوومەتی عێراقی هەندێک ئیجراءاتی قانونی و دیبلۆماسی بکات بۆ پاراستنی سیادی عێراق و ئەو ناوچانە و هەروەها حکوومەتی عێراقی هەندێک خەتەواتی پەلە بکات لەسەر ئاستی بەرپاوەکردن لە ئومەمی متحیدە لە مەجلیسی ئەمن و لە جامعەی عەرەبی بۆ ئیجراءات بکەن بۆ دەرکردنی ئەو هێزە. هەروەها ساڵی پێنجەمی ئەو قەراری کە ئەمڕۆ ئێمە دەنگمان لەسەریداوە حکوومەتی عێراقی اعتیباری ئەو هێزە لە ناو خاکی عێراق بە هێزێکی داژیرکەر دوژمنکەر لە قەڵەم بدات چونکو ئەو هێزە بۆ ئەوە نەهاتوە شەڕی داعش بکات. داوا لە جیهاتی قەزایی دادوەریشمان کردووە کە ئەوانیش تحریکی داوایەکی قەزایی لەسەر ئاستی دووەری بکەن بۆ دەرکردنی ئەو هێزە و پەرلەمانی عێراقیش بە هەمان شێوە ڕەفزی ئەومان کردووە و ڕەفزی تەسریحات و لێدوانەکانی سەرۆکی تورکیا ئەردۆغانمان کردووە و وەصفی تەسریحاتی ئەردۆغانمان بۆ کردووە کە کار بۆ دابەشکردنی نێوپێکهاتەکانی عێراق دەکا و کار بۆ شەڕی تایفی ناوخۆیی لە عێراقاکە لە نێو پێکهاتەکانی عێراقا. بۆ ئێمە ئەمانە هەمووی کەوەی خوێنمەوە بوو بە قەرارێکی پەرلەمانی عێراقی کە ئەمڕۆکە دەنگی لەسەر دراوە و ئەم قەرارەش حکوومەتی ئیتیحادی ملزەمە بێ بە جێبەجێکردنی و پەرلەمانی عێراقی ڕەدی پەرلەمانی تورکیای دایەوە کە لە ماوەکانی ڕابردوو دەنگیان بۆمانەوەی هێزە داژیرکەرەکی خۆیاندا لە عێراقەیە. بەڵێ زۆر سوپاس بۆ زانیاریەکانت بەڕێز پەرلەمانتار ڕێبوار تەها لە باشووری کوردستانەوە کاتێکی شاد بۆ ئێوە.